ئەوە قڵەشی ئەوها حازر دەکەین کابرا بە تاختێن دەخوا ئەوەی زۆر برسی بدەوە سەملایەکم ببینە بێزگەلەوەی کۆتر هەیە گاپەڕێ مراویە فروچێ کەلەباب هەیە ڕسمی بانکە زۆر هەفتایەکان بە سەبەت دەفرۆشی ئەمی لە 2001ەوە تکەی دەفرۆشم عینە کۆتر بکە 2001 ڕێزگەی باوکم گرتووە ئێستاش براوێکی چیوی حازر دەکەین ینی تەڵەبی زۆرە مراوی چی و کەلەباب فروزەکەمان ئەوەش کابرا گوتنی ئەوە سوبی خۆتی تەبیعی خۆتی ها بێ دەرمانەوە بێ خێڵ بەس خەی تێدایە بێ ئەوە کە یەکێک دێت تەڵەب دەکات بەرهەمی خۆما بەرهەمی باو باپیرانمان ئەوە چیە ئێستا ئەوە مراوی چیویە مراوی چی ئەوە قڵەشی ئەوها حازر دەکەین کابرا بە تاختێن دەخوا یەقلیەوە بە تاختێنێ دەخوات چی دیکەی لە بۆ لەگەردا ئەوە هەیە برنجی لەگەر دەوێ هەیە سادێ دێ ئەوها لەگە دوونانی سوبی خۆش لەگە خۆی دەڕواتن بێزگە لەما هیچی تری تەرتیبات لەگەڵ ئامادە ناکەی ئەوەی تەرتیبا خلاص تەماتۆ پیاز و کەلەم و تورشی و برنجی بە برنج لە میدە ڕازەینەوە لە بۆی دادنین ئەوەی عشقی برنجێ بێزگەلەوەی کۆتر هەیە گاپەڕێ مراویە فروچێ کەلەباب هەیە ئەوانەی کە سەردانت دەکەن لە تەعجیل زیاتر حەزیان بە کام ئامادەکراوی تۆیە ئەلێرە کە ئەوەی لەسەر تێری دەخوا کە دەیخوا دێ کۆترەشی دەخواتن چکە کۆتەکە کچکەی و خەفیفیشە ئەوەی زۆر برسی بدەوە سەملایەکم ببینە زۆر برسی مرا بێزگەلەوەی مەشویات هەیە لە ولایەت کەباب و شتانە لە ژۆرە پیزا ینی خولێ خەڵکەمان ڕاتشە خەڵکە بەبێ خواردنەک ناڕواتن کۆتر و مراوی ئەوانە لە کوێ دێن تۆ ئەوە دێتن لە هەموو کۆتر و گاپەڕۆشتان هەموو لە مووسڵ و بەغدای لەومان دێ لە مووسڵ و بەغدا دێتن کۆترەکەم پێ نیشان دەدەی وەرە ئەمە کۆترەکەیە ئەمە کۆترەکەیە باشە ئەمە کۆترە چەندی دەوێت تا سوور دەبێتەوە ئامادە دەبێت 6 ساعت 7 ساعت 6 ساعت 7 ساعت ئێستا ئەوە دانراوە وەرە لەگەڵم وەرە تەمەشاکە ئەوە لە ساعات 3 دانراوە هێشتا مایە بکوڵێت هەنی لە کاتژمێر 3 ئەمڕۆوە دانراوە تا ئێستا نەکوڵاوە هێشتا مایە بکوڵێت بەس مراوی 3 ساعتی دەوێت فروت کەلەبابی خۆمان 6 ساعت 7 ساعتی دەوێت ئەوەی هەر کەس فەنی خۆی هەیە فەنەکەی تۆ چییە؟ فەنەکەی ما ئەوەیە کابرا گوتن دەبی چۆن بشوێەوە ئەو ینی دەیەوێتن چکە ئیم لە هەفتایەکانەوە ڕسمی بانکە زۆر هەفتایەکان بە سەبەت دەفرۆشی ئەمی لە 2001ەوە تکەی دەفرۆشم عینە کۆتر بکە 2001 ڕێزگەی باوکم گرتووە هەفتایەکانەوە لە تەعجیل لە هەفتایەکانە وەخت خۆی لە من لە لوگان بە سەبەت دەیان فرۆشت ئێستا ژۆی لاتەوە بووتە توکان و دنیا پێشکەوتووە کوڕەکەشت لێرە دەبینم ئەوش دەوێت لە داهات ئەوە داهاتی منەوە وەستامانەوە وەستامانەوە ئەنە کوڕەکە وەستاتان وەستامانەوە هیوات پێ لە داهاتەوەی شاوشێوەی باوکی ئەتوو هیوایەکە چیە دەبی لە منداڵیەوە ئارەزوی خولیا ئیشەکەی بدەیە کە گەورە بیتن نائیلاج دەبی شەکەی خۆی بکاتن ئەمە بە خۆمان کە سعات 12:01 دەین نیوەڕۆ ئەشیاکان حازر دەکەین لۆ پێشمان بەرفتار حازرە تەعجیل پێش فتار قەلەباڵەغا پاشان سەب کە بووە 9 کە بووە 9 ئەوجە پاش 9 و 11 با تا 12 تا 2:30 شەو خەڵک بەردەوام هەیە کوڕەکە شتەر لەگەڵتەدا ئەمە عادە لەگەرمە ئارێ وەڵڵا ئەوە دەچمە بازار هەر لە دوومە تەڕێی دەکەم لە گەرمە گۆشتی دەکەم لە گەرمە هەموو ئەگەر نەیبم دەلەوەلۆ دیارنیە ئێوارە دوو تۆش دوو قسەم بۆ بکەوەرە چۆنیت باشم دڵت خۆشە لەگەڵ باوکت بێکەوە کار دەکەن بەڵێ چۆن یارمەتی باوکت دەدەیت تۆ چ شتێکی لەگەڵ ئامادە دەکەیت ماستاو یعنی اختصاصی تۆ ماستاوی تۆ زێ دەکاتە لەسەر جیازی ماستەیە خەفیفە تێدەکاتەوە ئەی بۆ نمونە یارمەتی باوکت نادەی لە پارە و ئەوانە بۆ نە پارەکەی بۆ کۆ بکەیتەوە ئەویشی بۆ کۆ دەکەیتەوە دەی سەرکەوتوو بن سعات 12:30 شەو بەخۆی لە یەکەم ڕەمەزانە تا 15 ڕەمەزان بەردەوام قەلەباڵغا بەس ئێستا کە خولەی بازار بوویتەوە بە دوی جلک و چەرەزاتەوە شتانە نەگەتینە کە توکانەکە قەپا دەبی ئەو دێن بەرەو ناخوارد ئەو کات پێش بانجیش قەلەباڵغا زۆریش دەهامان کەباب هەیە گۆشت هەیە جەرک هەیە سینگ هەیە گواندی لێ فاتەرەشە حلێو هەیە لە ژۆرش بەرگر هەیە ساز گۆشت هەیە ساز مریشک هەیە لەو خواردنانەی کە تۆ هەتا کامەی زیاتر خواست زۆری لەسەرا خواستەکان بە جۆرەی وەخت دەگۆڕێ زستانان خواست وێگەلێک زۆرە تکە و کەباب ئەوەش خواستی معدل هەیە بێ ڕاوەستان ئەوانە